دژی دواکەوتنی موچە بایکۆت لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی دەستی پێکرد. تەواوی مامەڵەکان لەم بەڕێوەبەرایەتیە وەستاوە و سەردانیکەرانیش پشتگیری داواکاری موچەخۆران دەکەن، بەڵام داوایان لێ دەکەن دوایکردنەوەی دەوام لەسەر دواکەوتنی مامەڵەکان دەست بە سزادانی ئەوانە نەکەنەوە کە بەهۆی بایکۆتەوە مامەڵەکانیان دواکەوتووە. وڵی ئەگەر یەکێ موچەی ناتێ کاکەت خەڵک چیەکە ئەتوانێت بێ بۆ دەوام ببێ موچە ئەی بنزین تەوێ ئەی ژیان و ئەی مەعیشەت و ئەی خۆ هەروانیە بەڵام پێم باش ینی باقەت ینی دەوامەکان تەناوی بیتیا دروستکەن بۆەوەی ئیشی هاوڵاتی نەوەستێ ئەو باشترین چارەسەرە چونکە ئەمە دوو مانگونی و هاوڵاتیش لاخیرەشەکانی دواکەوێ لاخیرش خۆ حکومەتەوە نازانێت بایکۆت نییە غەرامەیە غەرامە بەسەر خەڵکا و ئیتر ئەوەیش ئیشەکانتان ڕای نەکەن یعنی غراماک ئەیدر احتیادی دوایی لاخری معاملەیەکەی دوایی ئەوە نازانێ تۆ هینە یەکسەر غرامەتەکە بەڵام ئێمە دنیای موچەمان لای ئەوە کەس نییە غرامیان کە بەزەوە گەر ئیجازەکە و مانیە دواکەوی غرامەتەکە. ئەوانەی لە پارێزگاکانی دیکەی عێراقەوە هاتوون بۆ بەڕێوەبەرایەتیەکان نیگەرانن کە بەبێ ئاگادارکردنەوەیان بایکۆت کراوە و خەڵک لە ڕێگەی دوورەوە هاتووە. سەردانیکەران دەڵێن ئێمە دەزانین دەوام بێ موچە ناکرێت، بەڵام ناشکرێت کاروباری هاوڵاتیان بوەستێت. أنا جاي من محافظة صلاح الدين المحافظة السليمانية، عندي تجديد سنويات بصمة. شو كملت معاملة براء الذمة وهاي وجيت هسه يقولون معزل المرور، ما نعرف الأسباب شنو ولا ندري. زين احنا نطالب، احنا المشكلة جايين محافظات، يعني شنو ذنبنا نبغى 3 أيام 4 أيام؟ سياراتنا كلها محوليها الشمال يعني سليمانية، نقول مرور سليمانية زين وقمنا نغير سياراتنا كلها يعني حمولتها سليمانية. شو هسه أنا إذا يظل هيك الوضع السيارات كلها حولها ما أخليها، أنا صلاح الدين أحول بغداد. زين احنا نقول مرور سليمانية أحسن مرور بالعراق على أساس التسهيلات ويمشونا وما نقف يعني ساعة ساعتين نستلم سنة ونمشي. صار له 75 يوم بدون رواتب والناس كلها في شغلها الآن، فلازم يطلقون الرواتب الآن. فشوف أخوي يعني كل الأسئلة شوف خالي معوق فجبته وراتب كلها ما انطلقت، فلازم يطلقون الرواتب الآن أو بكرة أو يومين 3 4 أيام مو مشكلة، بس المهم يطلقون الرواتب يا أخوي ما يصير الأشغال كلها وقفت وإقليم كردستان عجاد يعني صار له 75 يوم بدون رواتب. بەشێکی دیکە لە فەرمانگەکان لە سنووری سلێمانی کاروباریان ڕاگرتووە. ئەوانەشی تا ئێستا دەوام دەکەن تەنها بە نۆرەیان بە تەناوب دەوام دەکەن و هێندێکیان کەسانی نزیک لە حیزبی دەسەڵات و دەوامیان پێدەکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.